بانیتان باش ڕۆژێکی باش دەست پێ بکەن بۆ هیوایم کە ئەم ڕۆژ دەستپێکی ڕۆژێکی نوێ و سەرەتایەکی نوێ بێ بۆ هەموو کار و چالاکیەکانتان. بەتایبەت ئەمڕۆ کەشەکەی جیاوازە، دەمێکە باران و کەشی ئافێنکمان نەبینیوە بۆ هیوایم کە تەواو چێژی لێ ببینن. ئەم ڕۆژ باش کۆمەڵە بڕگە و بابەتمان بۆ ئامادە کردوون. زۆر جار کەسەکان کە حەسکەن ئەو پیشەی هەیەە بازاڕگەریکی باشی بۆ بکەن، شێواز و ڕێگەی جیاوازەگرنە بەر. گەنجێک لە علوەی سلێمانی بە دەنگەخۆشەکەی سەرنجی هەموو چاخۆرەکانی بۆ خۆی ڕاکێشاوە. لەگەڵمان بەردەوام بن لە ناو پرۆگرام راپۆرتێکمانە بینن. جگە لەوە باسی بابەتێکی دیکە شەکەین کە هەستی مرۆیی یاخود هاوکاری مرۆییە لە ناو ئێمەدا. کاتێک کە باسی یارمەتی کەسانێکە کرێ یارمەتیان بین یاخود دەستی خێرخوازیان بۆ درێژ بکەین، ئەوە بێگومان هەر یەک لە ئێمە بەتایبەت ئێمەی کورد تا ڕادێک ئەو هەستە ئەرێنیەمان هەیە کەوا بکات حەز بکەین یارمەتی کەسانی دەوروبەرمان بین کە پاڵپشتێکی مادیە معنەویش بێت دەستی هاوکاریان بۆ درێژ بکەین. با لە چایچیە دەنگخۆشەکەی سلێمانیەوە دەست پێ بکەین. چایچیە دەنگخۆشە گەڕۆکەکە کە لە ناو علوەی سلێمانیە ئیشەکات. ڕۆژێک ئەم چایچیە نەچێتە سەر کار، زۆرێک پەیوەندی پێواکەن هاوڕێ و ئەو کەسانەی کە لەوێن دوکاندارەکان بەتایبەت چاخۆرەکان یەکسەر پەیوەندی پێواکەن، چونکە بەوتەی ئەوان لەگەڵەوەی کە چایەکی خۆشی هەیە دەنگێکی زۆر تایبەتیشی هەیە. چایچیە گەڕۆکەکان ناوی دیلمانە، شارەزایی لە جۆرەکانی مەقام نییە، بەڵام ئەو بە باشیە توانێت مەقامی هونەرمەندان بڵێتەوە. با بەم بەیانیە ئێمەش چاک بخۆین و گوێ لە دیلمان بگرین. هیچ کاسبکارێکی نێو علوەکە نییە چایچیا دەنگخۆشە گەڕۆکەکە نەناسێت. ڕوو بکاتە هەر گوزەرێک ڕزێک چا تێدەکات و گۆرانیەک بە گوێی کڕیارەکانی دادەدات. ئەوینەکە واتێناگە نیشتیمانێ خۆشمایاوێ بەدڵ و باگیان گەرچی وافای شت نەبوو بۆم وەڵم بابەش کات. دیلمان جۆری مەقامی بەستەکان ناناسێتەوە، بەڵام بە شێوازێکی جوان دەتوانێت بیانڵێتەوە. یەکە ماڵی نەمردنم دیارە لێوام بەشم چون کامردنی نەوجێنیە شادم کە تا دوا هەناسە ئەو لە هەر شوێنێک هەر چەند ڕابوەستێت خەڵکی زیاتر لێی کۆ دەبنەوە. بامکە حاجیگەم دەست ماچەکەم چون بە خۆم حەزم لە چایە لە مناڵی حەزم لە چاخواردنەوەی تر حەزم هەر لەو ئیشەوە دەست پێکەم. ئیتر مدێ لە ناوبازارە ئیشم کرد و تقریبا 10 ساڵێک ئیشم کرد لە ناوبازارە. دوایەوە هاتم بۆ جادەی بۆ علوەکە. مەقامەکان هیچیان لێک جیان ناگەمەوە، بەس ئەتوانم بە شێوەیەکی جوان ئەدایکەم، لە ڕیتم دەرناچم. چایچێ دەنگخۆشەکە پیشەکەی خۆش دەوێت و خەڵکیش ئەویان زۆر خۆش دەوێت. هەر بۆیە کاتێک دەیبینن داوای گۆرانێکی لێ دەکەن. هەواری کاروانیەوە بۆچی دوورایە ئەگەر وتیان دار و بەردی وڵاتەکەی لەما ڕێمە بۆچی سوورایە هەر ڕۆژێک دیلمان سەردانی مام عومەر نەکات، ئەویش یەکسەر تەلەفۆنەکەی هەڵدەگرێ و پێی دەڵێت چامان بۆ بێنە و تا مەزرۆی دەنگیشت دەکەین. ئەم کوڕاوە 34 ساڵە لە علوای ئیشەکە چاخانەی هەیە، چاکەی زۆر خۆشە و تامە لەرگەڵەوەشا سەودی خۆشە. لە سەودی خۆشەیە جابەجارە گۆرانیشمان بۆڵێت ئیشەکەی بەسەرەوەیە هەفتانە پارەکەی کۆکات و لەشی ساقێت. دیلمان خێزاندارە و بژێوی ژیانی لەسەر کارەکەیەتی. ڕۆژتا ئێوارە لە کاردایە تەنها ئەو کاتانە پشوەردەگرێت کە گۆرانیەک بۆ موشتەرەکانی دەڵێت. باس لەوەش دەکات لە گۆرانی وتن بەردەوام دەبێ چونکە موشتەرەکانی دڵیان پێی خۆش دەبێت. دیار جەمال، کوردستان 24 سلێمانی. گروپێکی میوزیکی بە ناوی گروپی میرزۆی شنگالیە کە حوت هونەرمەندی گەشت پێکیان هێناوەم گروپە
لە هەولێر کۆنسرتێکی میوزیکیان ئەنجامدا کە گۆرانی فۆلکلۆریەکانی دەڤەری شنگالیان بە شێوازێکی نوێوتەوە و لەگەڵەوەشا خەڵکێکی زۆر لە ناوچەکانی دەوروبەر لە هەرێمی کوردستانەوە ئامادەی ئەم کۆنسرتە بوون بۆی کە دڵخۆشی خۆیان دەربڕن و بە جۆش و خرۆشێکی زۆریشەوە پێشوازی گەرمیان لەو گەنجانە کرد. کللتوری گۆرانی و میوزیکی شنگالیان هێناوەتە هەولێر. گروپی هونەری میرزۆ شنگالین. دوای ئەو کارە ساتانەی لە ماوەکانی ڕابردوودا بەسەر ناوچەکەیاندا ڕوویاندا بۆ شێواندنی ناو و نەریتیان گۆرانی و میوزیکیان کردو تا ڕێگایەک بۆ پارێزنی ئەو کللتورەی کە چەندەها ساڵە لەسەری دەژین. کەچێکشوانم یەکە کارەسات دەرباسکری فەرمانێک دەرباسکری ئەف تشتێتت بینی بەرهەمێ هەفتی و چار فەرمانایە یعنی تبخوا ببینە کە کەچەکە قوربانیە ئەفەرمانێکی بێسترانە بێژێ یان کەلتورێ خوا بپارێزێت تشتێکی چاوایە ینی تەبعاً تشتێکی گەلێکی مەزنە هەستێکی گەلێکی خۆشە ئەم گەلێک کێفخۆشن کە ئەمکارن کەلتورێ خوا بپارێزن عەکسیوی تشتێکە دژمنە بسەرێ مەئانی ئەم بدنە خەلکێ ڤە ئەمن ئەم نەبەسێ قوربانیانە ئەم نەبەسێ کارەساتانە ئەم نەبەسێ اختصابێنە ئەم نەبەسێ شنافبرنێنە ئەم یعنی ڕوویەکی مەگەلێکی سپەهی هەیە ینی وی خەلکی یعنی دیت کە مە چاوا کەلتورێ خۆ پارێز ڕاستی ئەم گەلێک کێفخۆش بوون چاقێکە ئەف دەرفەت داینەمەش ژووی پرۆژێ هێلان ئێک و پشتگرتی و دەستێکێت دە هونەرمەندا موزیک ژەنێت هەموو کوردستانی. هەژدا گۆرانی و سترانی دەڤەری شنگال و بەشێک لە دەڤەرەکانی تری هەرێمی کوردستان هاتناگوتن. هەر یەکێک لە گۆرانی و ئاوازەکان دەربڕی چیرۆکێک و ئازارێکی خەڵکی شنگالی باس دەکرد. ڕۆحێکی نوێیان با گۆرانیە کۆنەکانداوە و بەشداربوویەکی زۆریش لە هەموو ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستانەوە بە جۆش و خرۆش و هەڵپەرکێوە پێشوازیان لە کۆنسرتی ئەم گروپە کردووە. تێکەڵ بە دنیای هونەری ئەوان بوون. هەولێردا دەنیشم و زۆر کەیف خۆشین کە کۆنسرتی وا دەکرێت خصوصەن پەیمانگای گۆچە ئەوە چەندەمین کۆنسرتی لەو ساڵی چارەمین کۆنسرتیتی دیکە و زۆریش خۆشحاڵین. پێشێک هەفتە بینیمان خەڵکی هەڵەبجە بوون کللتوری هەورامانمان بینی ئەمڕۆ پاشێک هەفتەمە موزیکی شنگال بیسن بەتەکید شتێکی زۆر خۆشە ئێمە لە هەولێر لە پایتەختی کوردستان ئەم چالاکیانە بینن. گروپی میرزۆی شنگالی لە ساڵی 2017ەوە لەلایەن چەند هونەرمەندێکی گەنجی دەنگخۆشەوە لە شنگال دامەزراوە. ساڵانە چەندین چالاکی میوزیکی و کۆنسرت لە شوێنە جیاجیەکانی هەرێمی کوردستان ئەنجام دەدەن. بۆ یەکەمین جارە هونەرەکەیان دێنە شاری هەولێر و لە فێرگەی فرێمینگ گۆرانی پێشکەش دەکەن. شەیمە بایس کوردستان 24 هەولێر. لە هەموو سەردەم و زمانێکە گەنج هەوڵیاوە کە ئەگەر بە پاڵپشتی کەسانێکی دیکە بە یاخود هەوڵی خۆی بێ بە تایبەت ئەم چەند ساڵی ڕابردووش کە بتوانن خزمەتێک بکەن. پرۆژەی گەورە و پرۆژەی ناوازە یاخود پێشکەوتوو ئەنجام بن بە تایبەت لە وڵاتانی دێریشەوە. لەم ڕێگەیەوە یانوێ خزمەتێک بەناو و بە ئاڵای کوردستانیش بکەن با هەموو گەلی کوردستان بکەن
یەکێک لەو گەنجانە زەریا زەردەشتە کە ئێستا لە ئەڵمانیا خەریکی پرۆژەیەکی زمانەوانیە. ئەم گەنجەیە لە ڕێگەی ئەسپۆرتەوە بەتە وەرزشکردنەوە هاوڵاتیانی کورد فێری زمانی ئەڵمانیش بکات. خانەمەکە مۆدێلا کووردە سینۆرên ئەڵمانیا و ئەوروپای دەرباز کردە و نەمایشێن مەزن لە جیهانێ چێ دکە. زەریا زەردەشت ناوەکی کوردی bi zimanê xwe yê şêrîn yê Kurdî behsa projeya xwe ya nû dike. Ew jî alîkariya xanimên Kurd yên bitemenin ku bi sportê wan fêrî zimanê Almanî û jiyana tendurist dike. Ev projekt navê Frauen in Aktion e û me vê salê dest pê kiriye. Frauen in Aktion em arî pîreka dikin ku bi sportê hînî zimanê Almanca bin an hevaltiyê xwe jî bistînin anî ê Almana çend hev komelin komelê ê Afganistanên ê Kurdistanê ê Rusya Afrikanîş anî her komel bi hev re kirine ku pîrekê bi sportê xwe hînî Almanca jî bikin û hînî kulturê Almanya bibin. Ev proje ji bo dema salekê ye û navenda fermî ya pêgihandinê serperiştî dike. Jinên Kurdan yên ku bi temenên mezin penaber bûne gelek ji wan û ji ber bîrokratiyê tûşî bêzariyê tên û pêwîstiya wan bi van demên wisa heye. Li vê derê delfet çêbûne ku jin xwe birêk û pêk dikin, birêxistin dikin, kara dikin, yanî xwe pêş vedibin, jinê Kurd dine nasandîn bêjin bi dinyayê jî gelekî tiştekî baş dibînim am tiştê me were jî em piştkiriya wan jî dikin. Çalakiyeka hewa çêkirine ji bo piştkiriya jina ji bo ku werzişê bikin, fêrî ziman bivin, fêrî gelek tiştê bêjim rojane ê jiyanê bivin, întegriye bivin yanî xwelgorî qanûn û dezgehê Alman rabûnûrûnê fêr bivin. Zerya dibêje jina Kurd gelek zehmetî dîtine û dibîne. Ev proje ji bo dilxweşkirina wan dayîkan in û li gor planê wê dê sala bê bi awayekî mezintir û hejmareke bêtir vê projeyê li çend bajaran veke. Ka Mihemed Emîn, Kurdistan 24 Kalka Almanya. لە قوتابخانەیەکی ئامادەیی لە ئاکرێ لە کۆی 144 قوتابی پۆلی 12 ئەم ساڵ ناوی 47یان لە کۆلێژی پزیشکی و ئەندازیاری گەڕاوەتەوە. ئەمەش بووە بە نمونەیەک بۆی کە بزانن هەماهەنگی زیاتری نێوان مامۆستا و قوتابی چۆنە و بە تایبەتیش قوتابخانە حکومیەکان. جگە لەوەش چوار لەو یەکەمانە لەو 47 یەکەمەکانی سەر ئاستی پارێزگای دوهۆکن هەر لەو قوتابخانەیەشن هەر لەو کۆمەڵەیەن کە لە بەشی پزیشکی و ئەندازیاری وەرگیراون. قوتابخانەیەکە ئامادەیە لە ناوە ئاکرێ ئەتساڵا بوریدا لە ناوە 144 قوتابیên پۆلا 12 ناوێ 47 لە کۆلیژên پزیشکی و ئەندازیاری vegeriyaye. Hesên qutabî bûye li vê qutabxanê ew yê hatî barnama xwe werbigirîtin ku navê wî li pizîşka giştî vegeriyaye û êk bûye ji wan qutabiyan ku ji êkeman bûye li ser astê Herêma Kurdistanê û kariye li beşekî bixwîne ku xewna wî bûye. سپاس به خودی کشم سال چویی پول 12 آماده در بچم به کنمران و 9.71 که از شام و کنمره به قطابی دویل سر آست هرمی و قطابی ای که سر آست پارزگاه دو که بگمان اول ود گریت و بخم خوری و ماموستا گلمه از بخو اکلون قطابی با ملوی قطاب خانه مخوندی از سفر کاتی ما بارنامه خوال گرم که الحمدلله شام کنمران و 7.6 دست خو بینم و از سفر کاتی ما بارنامه خوال گرم بو کولج و پزیسکی و گشتی سر پارزگاه دو که و Di nava vê qutabxana hikûmî da sîstemê xandinê ku egerçi her wekî qutabxanên dîbûye lêya ku wan cuda diketin tinê ew e ku mamosta gelekî bi awayekê baş yên têkhelê qutabiyan bûyn û bi vê rêkê ew yên serkeftîn. در دایبابن قطابی و کیفا ماموستا خراغاتی
ئەڤەت زەڤێتەوە بچە بۆ هەندێک زەڤێتەوە چکە مامۆستا گەلێکی خەمخورە گەل قوتابی ڕۆژانە ئەزمونۆ پێتکەن حتا ئەف ڕۆژێن عەتڵە وەکی بژنێن پشوو مامۆستا هاتە قوتابخانێ خاصەتەن قوتابیان پۆلۆ دۆزێت ئینۆنەوە دەرسێ زێدە بۆ وەردگرتن کود بژنێ ئیزافی کو اگرچه اتناوا خواندنا خو یار روزانه دا اف قطابخانه خدانا 630 قطابیان بویا ات قناغا آماده ای دال بشا زانستی لی اوهنی و نکربو که آستوانات داب کویتنو نمره این گلکی باش تیدا هاتینه بدزوهینان پشتی که اتناوا وی قطابخانه دا ناوین 47 قطابیان لکولیژن پزیشکی و اندازیاری هاتی نوارگرتن ایدیاف قطابخانه تحریم کردستان دا بو خدا ناودنگی کا باشو او دیدو پیام کل ویرج هاتی دانان و یکت سل مینیتن کب آوه که باش هاتی جیبه جی کرن آری حسین کردستان 24 آکره لە دەشتی کۆیە لە بەشێکی حوزەکانی بەخێوکردنی ماسی نەخۆشی بڵاوبووتەوە بەهۆیەوە کە دایان هەزار ماسی مردار بوونەتەوە هەرچەند ئێستا کاتی ئەپێگەیشتن و خستنە بازاڕیان بۆ بەڵام بەهۆی و نەخۆشیەوە زۆربیان لە ناوچوون یەکێک لە خاوەنی پرۆژە زیان لەکەوتوەکانیش باسیێواکە کە بەهۆی و نەخۆشیەوەیە ئەم ساڵ زیاتر لە 100 ملیۆن دینار زیانیان پێگەیشتووە لە بەرهەمی ئەم ساڵیشیان ئەوە هیچ مایەپوچ بوون نەخۆشیەکە لە ماوەیەکی زۆر کەمە ماسیەکە کوژێ و بۆ گەنیەکات کەسێکی شارەزا و پسپۆڕێکیش کە لە بواری بەخێوکردنی ماسیە باسی کرد و ڕوونیەکاتەوە لەبەرەوەی کە ماسی ناتوانێت لەگەڵ کەشوهەوایە باش خۆی بگونجێنێ هەر لەبەرەوەشە کە ساڵانە دووچاری زۆر نەخۆشیە بێتەوە و ژمارەیەکی زۆریشیان لە ناوەچن ماسی دڵی ناسکە زۆربەی کار لەگەڵ کەشوهەواکە ناگونجێت جا بە تایبەت لەو حەوزانەیە چونکە سروشتیش نین دەستکردن بۆیە واکات کە زۆربیان بە زوویی ئەو نەخۆشییان تیا بڵاو بێتەوە لە ناو بچن با کەڵک چوب یەکێک ئەو ماسیانە لە حەوزەکە کۆ دەکەنەوە کە تووشی نەخۆشی بوون و مردوون و سەراوکەوتون نەماسیەک و نەدوان و نەهەزار بەشێک لە حەوزەکان هیچ ماسیەکیان تێدا نەماوە و تاویان مردوون دایان هەزار ماسی کاتی پێگەیشتن و فرۆشتن و خستنە بازاڕیان بوو بەڵام نەخۆشی قڕی تێخستون شێرکۆ چەندین ساڵە سەرکاری لەگەڵ بەخێوکردن و پرۆژەی حەوزی ماسیە لە دەشتی کۆیە ڕەنجی ئەم ساڵی بەهۆی نەخۆشیەوە بەو شێوەیە بەبات چووە لە ماوەی 2 هەفتەدا زیانی زیاتر لە 100 ملیۆن دیناری پێگەیشتووە ماژێک مانگونوێک کەمان لە بەردەستماوە بڵێن پێدەگەی کە پێدەگەی ئەجا ئەو دەما چاوەڕێی بازار بوون ئەگەر بێ ئەماسێ من پێ بگەیشتایە و ئیسفادەی ئەم ماسێت بۆ باسکەم وەڵاهی ئیسفادەی زۆر چاکمان دەکرد بەڵام لەخوای گەورە بە زیاد بێ ئێستا من لە سەروی 100 ملیۆنم زەرەر کردووە زۆرە زەرەرەکە زۆر زۆرە بەڵام لەخوای گەورە بە زیاد بێ حەمد و سەنا زۆر شکر و سابیرم لەسەری ماسیەکان گوێچکیان لە سووری تۆخۆ بۆ سپی دەگۆڕێ و کرم لە ژێر پولەکە و کەڕوو لەسەر پشتیان دەدات و کوێر دەبن کەمتر لە 2 کاتژمێریان پێویستە ڕاستەوخۆ بۆ گەندەکەن مشاکە کلچی دەستە ناخوێنی ئەو کەڕوە هەروەها گوێیەکانی خۆی زیاتر بە گوێیەکەی دەمرێت دەیخنچێنێ هەروەها کرمێ چشمان هەیە دەسە بن ئەو پولەکەی گۆشتەکەی دەخوا مەراقی زراوە زراوی دەتەخێنێ بێتەوە کوێریشی دەکە ئاسا ئەو ماسیە چاوێکی کوێرە ئەو ماسیە چاوێکی کوێرە لەگە ئەو ماسییان فەرقەکەی ئەوەیە ئەو سێ نەخۆشیە بە یەکزار لێی داوە ماسی لە گیانەوەرە خوێن ساردەکانە بەراورد لەگەڵ زۆرێک لە گیانەوەرەکانی تر توانای خۆگونجاندن لەگەڵ کەش و هەوای کەمە بۆیە لە کاتی گۆڕانی کەش و هەوا نەخۆشیان تێدا بڵاو دەبێتەوە نەخۆشی ماسییان لە وەرزی بەهاردا یاخود لە ناوەڕاستی پاییز و بەرەو کۆتاییەکەی نەخۆشی ماسی بڵاو دەبێتەوە لەو دوو کاتەشدا کە تێبینی جەوەکە بکەن کە تێبینی کەش بکەی بەرزی و نزمی لە لێ گەرمیدا هەیە کەڕ و ئەوەی کە هەیە نەخۆشێکی ئاسانە لە ماسیدا بەڵام کە تەشانەی سند ئەو ماسیە زەعیف بوو وەڵامدانە بۆ عیلاجەکان باش نییە و دەبێتە هۆی زەرێکی زۆر لیان لەسەر زەی بچووک یەکێک لە باشترین جۆرەکانی
ماسی کە ماسی کار با بەرهەم دەهێنرێت بەڵام هەندێک جار نەخۆشی لە پرۆژەکانی حەوزی ماسی دەدات و بەو جۆرەی لێ دەکات و خاوەنەکەی مایەپووز دەکات. ئاراسەمی کوردستان 24 گوندی قزڵ و دەشتی کۆیە. بەپێی زانیاریەکانی ئینستیتوتی ئاسمانی فەڕەنسی کە بڵاوی کردوتەوە ڕۆژی سێشەممە لە زۆربەی وڵاتان دیاردەی خۆرگیران ڕۆیە کە لە ئایسلند دەست پێیەکە و لە نیوەی باکووری گۆی زەوی ژەگرێتەوە. هەروەها لە هەرێمی کوردستانیش هاوڵاتیان ئەتوانن ئەم دیاردەیە ببینن، بەڵام پێویستە چاویلکەی پێویست یان ڕێگەی تەلسکۆپ بگرنە بەر و بەکاری بێنن تا سەیری دیمەنەکەی بکەین. بزانین سبەی دیاردەی خۆرگیران ڕوو دەدات یان بەهۆی هەور و هەڵاکەوە زۆر ناتوانین ببینین. ڕۆژە سێشەمێ جیهان دێبە بە شاهدێ گرتنا پارچەیەکی ڕۆژێ کۆدەڤەرێن بەرفرەژ گەردونێ و بە تایبەت عالیەم باکوور دێڤەگرە کۆزێدەی دوو دەمژمێران بەردەوام دکەوە و دێبە بە سەدەما تاریتیە تام لێن کۆ دخوازن چاودێریا vê دیاردەیە بکەن پێویستە هەشیار بن. لە گۆری ئینستیتویە ئەسمانیە فەرەنسی بەشێکی مەزنێ جیهانەیە دێ ڕاستی دیاردەیە گرتنا ڕۆژێ ببە کۆژ ئایسلند دەست پێ دکە لە تەڤایە ئەوروپای دگەرە و باکوورێ ڕۆژهەلاتی ئەفریقا و پرانیە وڵاتێن ڕۆژهەلاتە ناوین. هەرێما کوردستانی ژوێ دیاردەیە بێپار نابە و لە گۆری ڕێڤەبەریە کەشناسیە گرتنا ڕۆژێ لە سێشەمێ دەمژمێر 12.59 خولەکان پشتی نیڤڕۆ لە گۆری دەما هەولێرێ دەست پێ دکە دەما هەیڤژ عالیە باکوورڤە دگهێژە ڕۆژێ و دەمژمێر 2.17 خولەکان پشتی نیڤڕۆ ئاستا هەری بلندا ڕۆژگرتنێ تێقەیتکردن و دێسیە هەیڤێ نێزیکی سەدا 51 ژە ڕۆژەیە ڤەشێرە. پاشان هێدی دیاردەیە ڕۆژگرتنێ کێم دەبە و لە دەمژمێر 3.25 خولەکان پشتی نیڤڕۆ لە هەرێما کوردستانێ بدئەوی دەبە. گرتنا ڕۆژێ پێکتێ دەماکۆهەیڤ ڕۆژ و گەردون لەسەر ڕێزەکە ڕاست دەردەکەون سیە هەیڤێ لەسەر ڕوێ عەردێ دیار دەبە و تەڤاهەیە دیسکا ڕۆژێ ئاستەنگ دکە دوی دەمیدە گرتنا ڕۆژێ بە تەمامیە. وڵاتیان هەرێمن تێکلدار بە مەرجێکی دکارن vê دیاردەیە بشۆپینن ئەگەر ڕەوشە هەوایە باش بە بە بەرچاوکێن گونجاو ئانکۆ بە تەلەسکۆپان دکارن لە ڕۆژێ بنێرن. دێزانین گرتنا ڕۆژێ یا پارچەیی جارە 16مینە کۆ لە 100 ساڵە 21کان ڕوودەدە و یا دووەمینە ئی ساڵ پێکتێ. لە گۆری ئینستیتویە فەرەنسیە ئەسمانی لە 12 تەباخە 2026 و ئێگرتنا تەمامیە ڕۆژێ پێکوەرە کۆدێ ببە سەدەما تاریبوونا ژە 192 ژە دیسکا ڕۆژێ کۆدێ گەلک دەڤەرن جیهانێژی ڤەگرە. لە سەرەتای پرۆگرام ئاماژەم بە بابەتێک کرد باسی هەستی هاوکاری و هاوکاری مرۆییمان کرد بە تایبەت من زیاتر قوڵی بکەمەوە لە ناو کوردستانە کە چەند دەباوە لە کۆنەوە ئەم هەستە لە ناو خەڵکە هەبووە یارمەتی کەسانێک کە توانای مادیان لە ئاستێکی نزما بێت ئەوە هەمووان تا ڕادەیەک ئەو هەستە ئەرێنیەمان هەیە کە واگەر بە پاڵپشتی مادیان معنەویش بێت دەستی هاوکاریان بۆ درێژ بکەین. ئێمە لەم بارەیەوە بۆ چوونی چەند هاوڵاتیەکمان وەرگرتووە ئەوان یاخود بابەتەکە هاوکاریکردنەکە زۆر بە دڵخۆشی وەرەگرن و بە ئەرێنی وەڵامێنەوە و ئەیانوێت لە هەر شوێنێک هەبێ بەشداری کەمپینێک یاخود هەر پاڵپشتیەک بێ بیکەن بە تایبەت کاتێک کە باسی نەخۆشیەکرێت باسی نەخۆشخانەیەکە کرێت کە تایبەتە بە توشبوانی شێرپەنجە لە کاتێکا کە دەرمان کەمە بێت و یاخود پێویستیان بە پاڵپشتی زیاترە ئەو هەر کەس گوێی لێبێت ناوێت خۆی بە دوور بگرێت لە هاوکاریکردنی بەڵکو بە پێچوانەوە گەل لە ڕووی معنەویشەوە بێت هاوکاریە کەرەگەیەنێت. پێت چۆنەکە هاوکاری ئەو جۆرە کەمپینانە بکرێت؟ وڵات هەموو شتێکی هاوکاری بۆ چ بۆ نەخۆشی چ بۆ لێ قەوماوان چ بۆ کەم دەرامەتان ئەوە شتێکی مرۆڤایەتیە و شتێکی باشە هەموو کەسێتەی دێکە هەموو کەسە پێی خۆشە. ئەسا بەشدار بووی لەو جۆرە کەمپینانە جەناب؟ وەڵای من بەشدار بووم بە ژۆرەی توانای خۆم بەس وەکو سیاسیەک وەکو ملیۆنەرێک من ملیۆنەر نیم من بە ژۆرەی ئیمکانێتی خۆم کەمپینی خۆمم هەیە خەڵکم هەیە خۆم یارمەتیەیەم. ئامادەی هاوکاری
نەخۆشان ئەو کەمپینانی کە بۆ زیان لێکەوتوانی ڕووداوەکان ڕاگەندێ هاوکاریان بکەین توانین ئەروەڵە بە توانای خۆمان توانین هاوکاریان بکەین هەموو بە هەموو شێوەیە کارەکەی چییە؟ بە هیمایوەڵا بۆ ئەوەی فەقیرن نەخۆشن یان فەقیرن ئەوانە مەجبوری یارمەتیان بێن یانی چی ئیسلام یانی چی مەجبوری یارمەتیان بێ بە قسە بێ بە کردەوە بێ بە معنەوی بێ بە هەموو شتێ بێ ئێستا بەشداریت کردو لەو جۆرە کەمپینانە کچم هەیە خۆم ماڵان گەڕین معاشی تایبەتیان بۆ برین و بۆ هاتی و بۆ ئەوانش وەڵی ئەگەر دەسەڵاتمە بێ بۆ ئامادە نیم چێ لەوە باشتر جا ئێمە ئەگەر هاوکاری یەکتر نەکەن هاوکاری کێ بکەین ڕابڕێزەکەم من وەکو هاوڵاتیەک ئەم شتانم پێ خۆشە و ئامادەشم ئامادەیەکە زیاتر لەبەرەوەی بڵێم کارێکی مرۆییە هەم خۆش پێی خۆشە هەم ئەو کەسش دڵی پێ خۆشە بێ هیوادارم یعنی خەڵک هەمووی چاو لە یەکتری بکە لەو ناحێ باشەی کۆمەک بۆ ڕیایی نەبێ بەڵام بۆ لەبەر خاتی خوابیکەی باشترە عیبینێ و زۆر باشە ئامادەم حەزەکەم هەموو کەس یارمەتی بە نەکەر من جگە لە هەستی هاوڵاتیان کەسانێکی دیکەش هەن کە کارێک ئەکەن ئەیانەوێت لە ڕێگەی بەرهەمێکیانەوە یاخود ئەو پیشەی ئەیکەن یان ئەو کارێک کە هەستاون پێی بەرهەمەکەی تەنها بۆ خۆیان نەبێ بەرهەمەکەشی دووبارە ببەخشنەوە بەو کەسانە کەسێکی ئەزیزمان لایە تایبەت کە ئەویش گۆران شاخەوانە هەر پێشتر هاوکاری خۆمان بۆ هاوکار بۆ لە کوردستان 24 ئێستاوەکو نووسەر و پەرتوک نووس کا پەرتوکەکەی بەناوی ئەمریکا لە چاوی پەنابەرێکدا ئەناسێنم ئەو بڵاوی کردوتەوە کا گۆران بەخێر هاتی زۆر سپاس ماڵی خۆتە هەر سپاس بەخێر بێ پێم خۆشە پێش هەموو شتێک پیرۆزبایی چاپکردنی و پەرتوکەت لێ بکەم زۆر سپاس هیوای سەرکەوتن بژیت هەستێکی چۆنە بۆم بەیانی هاتیتەوە بۆێرە وەڵایی هەستێکی خۆشە چونکە لە ماوەی ڕابردوو کە من نزیکەی 15 سال لە بواری ڕۆژنامەوانی کارم کردیە لە ڕاگەندرایی بینراو ئێرەوە قوتابخانەیەک بوو بۆ دەست بەکاربوونم کە لە دەستپێکەوە لەگەڵ کوردستان 24 بووم ئەمڕۆ بەهاتنەوەم وەکو میوان وەکو پێم نێرنە هەستێکی خۆشە تەڵان سەرکەوتوو بی هەڵبەت کوردستان 24 ماڵی هەمومانە دەستخۆش جا پێم خۆشە باسێکی پەرتوکەکە بکەی ماوەی چەندێکە دەستی کردو بە نووسینی بە گشتی ناوەڕۆکی پەرتوکەکە باس لە چیەکات هەرچەنە ناونیشانەکەی ڕوونە بەس زیاتر بۆم ڕوونکەرەوە دواتریش لەسەر تەوەری پرۆگرامەکە قسەی لەسەرەکەین طبعاً ئەمریکا لە چای پەنابەرێک ئەمە دووەم بەرهەمی چاپکراویمنا ماوەکی زۆر سەرقاڵ بووم نزیکەی 3 ساڵە بێ جێڕانەوەی مێژووی ئەمریکایە بە جۆرێک کە خوێنەر کاتێک کتێبا خوێنێتەوە دەچێت ئەمریکا گەشتێکەکە بەخەیە دەچێت مێژووی ئەمریکا هەمووی قۆناغەکان یەک بێک یعنی لە هەر شوێنێک بۆ نموناچێتە بەشدار دەبێت لە کاتی شۆڕشی ئەمریکا ڕاپەڕی نەکرێت دژی ئیمپراتۆریەتی بەریتانیا دەچێتە ئاهەنگی سەر بەخۆی کە دەوڵەت دامەزرێ دەچێتە ناوژیان و شارستانێت و کە لە پوری ئەمریکا دەچێتە تایم سکوێر لە نیویۆرک دەچێتە دوورگەی هوایی دێتە کالیفۆرنیا لەنێو ئەو هەموو قۆناغە سەختانێک کە گەلی ئەمریکا تێیدا تێپەڕیوە لەنێو هەر ڕووداوێکدا جارجار بە فلاشباک دێتەوە کوردستان ناو ڕووداوەکانی کوردستان ناو ژیان و شارستانیەت و مێژ و کللتوری کوردەواری ئەنی بە جۆرێک ئەو کتێبە لەبەرەوەی هەموو قۆناغەکانی ئەمریکای کۆکراوەتەوە هەر قۆناغێک لەم قۆناغانە بەدەیان کتێبی لەسەر نووسراوە بەڵام من هەستاوم مێژووی ئەمریکان پخوت کردوێتەوە بە تێر و تەسەل بۆی کاتێکە خوێنەرێک بتوانێت هەموو ئەو زانیاریانەی کە هەنا لەسەر مێژووی ئەمریکا لەسەر ژیان و شارستانێتی ئەم گەلە لەم کتێبە بە خوێندنەوەی ئەم کتێبە بەدەست بێنێت کەواتە خوێنەرە بێتە گەشتیارێک لە مێژوو ئێستا و داهاتوی ئەمریکا طبعا نتوانێ وها باسی بکەین بە فکرێکی ڕۆژهەڵاتی دەچێتە ڕۆژاوە تێکەڵ دەبێ بەریەکەوتەیەک هەیە و هەروەها کۆمەڵێک لێکچوون هەیە لە بینی گەلی ئەمریکا و کوردستانیشدا یعنی بەبێ ئەوەی بڵێن ئەو کتێبە بێتە بەراوردکاری نییە بەڵام کاتێ ئەچێت ئەوێ ئەبینیتیان هەر لە قۆناغێکە خوێنێتەوە بۆ بوونە کاتێ تازە خاچی ئەمریکا دۆزرێتەوە خوێنەر وا هەستەکە لە کوردستانە ئەوانیش گەلێکن خاکەکەیانە دۆزرێتەوە دواتر داگیرکە ڕووی تێدەکا خاکەکەیان داگیرەکە
ئەنی خوێنەر کاتێ ئەم قۆناغا خوێنێتەوە بەبێ ئەوەی من باسی بکەم بەڵێ. ئەو دێتەوە ناو کوردستان خاچ کوردستانی بیردێتەوە کە خاکەکە داگیر کراوە خەڵکەکە شەیدای سەر بەخۆینە بە هەمان شێوە گەلی ئەمریکاش. باشە ئێستا لە ئەمریکا تۆ سەرقاڵی چیت جگە لە نووسین؟ من سەرقاڵی خوێندنم قوتابی ماستەرم سەرکەوتوو وە لە ئەمریکاش ئەوە نیە هەر بخوێنی و دابنیشی دەبی کار بکەی بەڵام ماوەکە من لە کای دەرفەتەکان قورسترن یان ئاسانترە زۆر قورسترن طبعاان چونکە لەوێ جیالەوەی مەسەلەن تۆ کارەکەی ئەخوێنی ئیدی دەبی کار بدۆزیەوە زۆر زەحمەتە لەنی ئەو کاتە بەتاڵە نییە ڕاستە من لە نووسینی ئەو کتێبە بەڕاستی کاتەچ نزیکەی 3 ساڵم پێویست بووە تاوەکو توانیم بەڕێک و پێشی بگات تا قۆناغی چاپکردن بە هیوای سەرکەوتن بەردەوامی وی شەڵا خەرمان بەرەکەت بێ و نەوەستی باشە گۆران بۆ پێی کە تۆ لەوێ هەر کارت کردو و نووسیوتە بەڵام ئەوەن بەپێی نووسینەکانت بەپێی ئەو کاری کە ئێستا هەستاوی پێی کە هاوکاریە بۆ نەخۆشخانە بۆ کەسانی کەم دەرامەت ئەوەیە کە تۆ دانەبراوی لە کوردستان واتە خەمخۆرێکی کوردستانی خەمخۆرێکی هاو نیشتیمانیەکانی خۆتیت چۆن بڕیارتدا داهاتی ئەم کتێبە ببەخشی بەوان ئەوەن داهاتی ئەم کتێبە پێشکەشم کردووە بە سندوقی کۆمەک بۆ توشبانی شێرپەنجە طبعاً لە نزیکەوە من ئاگاداری چوومە لە نزیکەوە هەندێک خێزانم بینیوە کە لەسەر سندوقی شێرپەنجە چارەسەریان وەرگرتووە بە تایبەت ئەو خێزانانی کەم دەرامەتن ڕاستە چونکە خەرجێکی زۆر هەیە بەشتەرگەری هەیە $4,000 تەکلیفی کردووە پێچکان هەیە ئەوانەی کە زۆرەی شایەکە ئەیگرن نزیکەی $900 $950 چەند هەتا هەنێ پارچە حەبیان هەیە کە لە $1000 کەمتر نییە کەمتر نییە بە تایبەت دەرزی ئەمانە بەڵام سندوقی شێرپەنجە کۆمەک بۆ توشبانی شێرپەنجە منەوە لەگەڵ ئەو ئایلانەی کە قسەم کردو بە خۆڕایی شتەکانیان بۆ کرا بۆیە من ئەو کتێبم کە داهاتی ئەو کتێبە ڕەنگە کەمیش بی داهاتێکی کەم بێ بەڵام بەخشین واتای ئەوە نییە تۆ پارەیەک ببەخشی گرنگ ئەوەیە تۆ چیت هەیە ئەوە ببەخشی ئەنی بەخشین بۆتە بەشێک لە کللتور لە ڕۆژاوە بەڵام لێرە بەداخەوە تاکو ئێستا بەو شێوەیە نییە جا من بە ڕەنگە لەوانەیە داهاتەکە زۆر کەم بێ بەڵام گرنگەوەی ببەخشین بتوانی ژیانی کەسێکی دیکە بگۆڕین دروستە هەمومان نتوانین بەخشین شەرنی هەر پارە بێ مە کاتێککە باسی بەخشی نەکرێ ئەمە فکرمان بۆ پاراچێ بەڵام هەر پارە نییە تۆ توانی ڕۆژنامە نووسی ئەو زانیاریانی هێتەک ببەخشی مامۆستایەکە توانێ و زانستی هەیە ببەخشی هەموو کەسێکە توانێ ببەخشی ئەوەی کە لە توانایدایە بتوانێت ببەخشی بۆیە من زۆر پێداگری لەسەرەوەکەم بەخشین و خۆبەخشی ئەو دووشتا کە بەڕاستی لە کۆمەڵگەی ڕۆژاوە بووتە کللتور بووتە بەشێک لە کللتور لێرە تاوەکو ئێستا ئیشی زۆر لەسەر نەکراوە کە دەکرێت ئەمە وا بکەین زیاتر هەوڵی بڵین و زیاتریش چڕیکەشانە پێشتر هەبووە زۆریش زۆر هەبووە بەشێک لە کللتوری دروستە ئەنی منستا و کتێبم چاپ کردووە لەوانێ زۆر خەڵکەوی گوت بیتیجا داهاتەکە بۆ سندوقی شێرپەنجە بێ حکوومەتیشی چییە یان مەسەلەن بۆ پارەیان بەڵام ئەوەی دی هەستی بەرپرسیارەتیە گۆران من پێم خۆشە تۆ هەر لەگەڵم بمێنیتەوە بە یەکەوە بە خێراتنێکی دکتۆریات نەقشبەندی بکەین کە بەڕێوبەری نەخۆشخانەی هیوایە هەم لەسەر هەڵوێستەکەی تۆ هەم لەسەر ئەو کەمپینەی کە ئێستا ئامادەیان کردو بۆ کۆکردنەوەی کۆمەک بە خێراتنی دکتۆریات نەقشبەندی یەکەم دکتۆر سڵاوت لێبێ ڕۆژێکی باش بۆ تۆ لە نەخۆشخانەی هیواوە لەگەڵمانی باسێکی کەمپینەکەمان بۆ بکە. مشكلين ئەگەر دکتۆر گوێی لە من بێت دکتۆریات هاوکارانم دەنگی من بگوێزنەوە بۆ دکتۆریات کە بەشێکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵمە بێت دەنگتانی عفو ببوورە سڵاو لەبێ دکتۆر گوێت لە منە بێت باشە من لەگەڵ گۆران بەردەوامە بم تا ئەو کاتەی کە ئەگەڕێمەوە لای دکتۆریات سەبارەت بە کەمپینەکە قسەی لەگەڵەکەین. باشە گۆران باسی ئەوەت کرد کە هەستی خۆبەخشی یاخود بەخشین لەوێ چۆنە و لێرە چۆنەی بینیت؟ بەڕاستی لێرە دەبێ ئەمانە پاڵپشتێکیان هەبێ ئەنی ئەوەی من هەستم پێ کردووە لێرە ئەو پاڵپشتێ بەهێزەنێ لەوەی خەڵک بتوانێت یارمەتی بدەی لەوەی ببەخشیان لەوەی کارێک خۆبەخشی بکە بۆ نمونە کاتێک کەسێک
ئامادەیە لە سنتەرێکی زمان لە خەستەخانەیەکە لە قوتابخانەیەکە بە خۆبەخشی دەوام بکات دەبێت لە بەرامبەردا پاڵپشتێکی بەهێزە بی بۆ نمونە لە ڕۆژاوە وایە بۆ نمونە لە ئەمریکا کاتێک کەسێک کاری خۆبەخشیەکە کاتێک تەقدیمی شوێنێکە لەسەر سیڤەکەی نووسێ من لە فلانە شوێنە ئیشم کردو بە خۆبەخشی 2 ساڵ یان ساڵێک لە سنتەرێک لە شوێنێک ئەم سیڤە چانسی زیاترە و ڕێز لێگیراویشە ینی ئەو کەسە ڕێزی لێ ئەگیرێ ئەڵێن کە فلان کەسە لە فلانە شوێنە ئیشی کردو بە خۆبەخشیان ئەوەی بەخشیوە ینی ئەو پاڵپشتێ بەهێزەوە ئەکا خەڵکەکە زیاتر بەردەوام بێ بۆ منە لێرە پێم وایە پێشتر هەبوو کە مامۆستای خۆبەخش هەبوو یان مەسەلەن ئەو کارمەندانی تەندروستی بەڵام ئەو پاڵپشتێ بەهێزە نەبوو دەبێت چانسی یەکەم بۆ ئەوان بێ بۆ منە کاتێ قوتابیەک لە کاتی خوێندنا بە خۆبەخشی لە شوێنێک دەوامەکە کاتێک تەقدیمی زانکۆیەکە کاگەر زانکۆیەکە ئەهلی بێ ئەبێ چانسی دیسکاونتێکی بۆ بکەن پارەکەی بۆ کەم بکەن ینی لە بەرامبەردا و پاڵپشتیانە هەبێ پێم وایە دەکرێت زیاتر خەڵک ڕوو لە کاری خۆبەخشی بکاوە ببەخشێت ڕاستە ئێستش زۆر بە گروپ و بە کۆمەڵی زۆر هەیە گەنجان کە جاری وایە لە ڕێگەی ڕێکخراوەیەوە بێ یان زۆر جار هەیە لەسەر ئاستی تاکە کەسیش بێ گەر کۆمەڵیش نەبێ هەوڵیان ناوە بەڵام هەندێک جاریش گەنج هەیە بە ئەوەشمان لە یاد بێت و بە بیریان بینینەوە کە ئامادەیە هیچ لەبەرەوەی کارێکی نییە داهاتی هەبێت کاری خۆبەخشی ناکات بەڵام ئەمە تا چەند زیان لە داهاتوویە گەێنێ حتا ئەگەر پاڵپشتیشی نەبێت چ گرنگێکیە بێ بۆ خۆی بۆ یاخود بناغەدانانێکی پتەوی خۆی تەبانجا کێشەکە لەوەیە لەبەرەوەی ئەگەر تۆ شتێکت کردە بەشێک لە کللتوری تۆ ئەو پاڵپشتیە بەهێزە هەبوو چاولێکەری دروستەبی لە کۆمەڵگەدا مەسەلەن ئەها کەسێک داهاتی خۆی بەخشی داهاتی کە داهاتێکی بچووکە بەخشە فلانە شوێنە کەسێک چاولەوەکە یان مەسەلەن کەسێک ئەچێ لە سنتەرێکی زمانە لە مەکتەبێکە کە خۆبەخشی ئیشەکە برادەرەکەی چاولەوەکە دێتەوە ناو مەسەلەن ئەمە ئەو هۆکارەوە ئاکا بچێتە ناو قوتابخانەکان هەستا مەسەلەن بە قوتابیانمان هەیە دەبێ وانە فێر بکرێن ئەنی بچێتە نێو سیستەمی پەروەردە ئەمە هەتا سیستەمی پەروەردە ئەم شتانە خۆی نەچێشێتە ناو سیستەمی پەروەردە ناتوانن بە بەرگێکی فراوان ناو کۆمەڵگە داگیر بکات دەبێت لە سیستەمی پەروەردەوە وا بکرێت قوتابیان وانەیان هەبێ لە قۆناغی سەرەتاییە وانە هەبێ مەسەلەی خۆبەخشی کاری خۆبەخشیە مەسەلەی ژینگەیە هەندێک شتن هەیە مەسەلەی خوێندنەوەیە بۆ مە کاتێک تەماشای وڵاتەی ڕۆژئاواکەین لە فیلمە ئابینی بۆ نمونە کابرا لە ناو فارگۆنی شەمەندەفەرێکە لە وێزگەی پاسێکە کتێبێکی بەدەستە لە چاوەڕوانی عیادەی پزیشکێکە کتێبێکی بەدەستەوەی ئەخوێنێت وڵی کاکە باشە ئەو خەڵکە بۆ خوێنێتەوە لای ئێمە خوێندنەوە بۆ گرنگی نەماوە طبعا ئەگە بگەڕێەوە سەر سیستەمی پەروەردەوانە لە پەروەردەوە فێر کراون کاتێ مناڵێکی ساواتێتە ئەیبەن بۆ دکتۆرە دکتۆرەکە دوای پشکنینە نامیرکەیەکی بە دیارەداتێ وای لێ دێ منداڵەتاوە کۆ دەچێتە باخچەی ساوایان و قوتابخانە دە 12 نامیرکەی هەیە کە گەیشتەوێن دەرسی خوێندنەوە هەیە لە ناو قوتابخانەکانە ینی ئەمە هەموو ئەبێتە بەشێک لە کللتور ئیدیتا نەوە بنەوە گوازرێتەوە باشە ئێستا دکتۆریات بە شوێکی ڕاستەوخۆ دووبارە بەردەوامە بین لەگەڵی زینەگەرم ئەم جارە گوێی لەمان بێ دکتۆریات سڵاوت لێبێ گوێی لە دەنگی منە دەنگی منەگاتە لای تۆ ڕۆژێکی باش بۆ تۆ بەیانی ئێوە بینەران باشتر سپاس دەکەم باشە دکتۆر سڵاوت لێبێ و دووبارە پێم بڵێیتەوە باسێکی ئەو کەمپینە بکەی بەگشتی کە ئەنجامە درێ بۆ نەخۆشخانەی هیوا بۆ تووشوانی شێرپەنجە کە هەڵبەت توانایە خود کاری خۆبەخشی ئێوە وە زۆربەی کارمەندە خۆبەخشەکانیشتان لەبەر چاوی گیرێ بەڵام لەگەڵەوەشدا بەهۆی زۆری نەخۆشەوە بۆ سەر ئەو نەخۆشخانەیە بەردەوام پێویستان بە دەرمانە بێ کەواتە ئێستا ئەو کەمپینانەی کە ئەکرێ بۆ نەخۆشخانەی هیوا لە چه ئاستێکدایە پێشەکی سوپاسدانەکەم خۆی بابەتی کەمپین بۆ نەخۆشخانەی هیوا زۆر جار ئەتوانم بڵێم هەمە جۆرە و هەمە لایەنەیە بەشێکی بۆ نمونە زۆر جارۆک و نەخۆشخانەکان بە هەماهەنگی لەگەڵ ڕێکخراوەکان یاخود لەگەڵ کەسایەتیەکان یاخود لەگەڵ لایەنە حکومی و ناحکومیەکان زۆر جاریش ئەتوانم هەستکردن بە بەرپرسیارەتی لەلایەن هاوڵاتیان خۆیان هەڵدەسن بە ئەنجامدانی ئەو کەمپینانە ئەوەی بەلای ئێمەوە گرنگە
نەک تەنها لە کوردستان بگرە لە هەموو جیاندا بەو شێوازە وایە شێرپەنجە ئەتوانم بڵێم تێچوویەکی گەورەی پێویستە زۆر جار پێویستی بە لایەنی خێرخوازی و هاوکاری دەرەکیە بەدەر لەو بوجانی کە بە شێوەیەکی فەرمی بۆی تەرخان دەکرێت و ئەمە لە وڵاتانی زۆر پێشکەوتوش بەو شێوازە وایە و بێگومان ئێمە هەمیشە وتومانە ئەو شێوازی کەمپینانە دەبێت بە شێوەیەکی منەظەم و بە شێوەیەکی شەفافانە بێ و بە شێوازێک بە لە شێوازەکان کە 100% توانین سوود بە نەخۆشەکان بگەێنین چکە زۆر جار دەوترێت ئێوە ئەو کەمپینانی کە دەکری خود ئەوانی کە باز دەکرێت ئایا هەر دەدرێ بە دەرمان ئەبێ هەوڵاتیان لایەنەکان بەرچاوڕوون بوون کە خزمەت گوزاری تەندروستی تەنها بریتی نییە لە دەرمان ئامێری پزیشکیە زۆر جار دروستکردنی بەشی بینای نوێ یاخود نوێکردنەوەی بەشێکە لە بیناکە چکە بێگومان ئەو قەیرانەی کە ئەم ناوچەی گرتووەتە و ئێمە ژۆک و هەرێمی کوردستان و حکوومەت بەدەرنی لەو قەیرانە بێگومان بۆتە هەوەیەوەی کە کاری کردوتە سەرەوەی کە ئێمە گرفتی جیاز گرفتی دەرمان گرفتی شوێن گرفتی ئەتوانم بڵێم سیانەکردن و نوێژەنکردنەوەی بیناکانمان هەیە کە زۆر جار ئێمە ئەو هاوکاریانی کە بە شێوەی خێرخوازی دەگاتە لامان بێگومان بە هەماهەنگی لەگەڵ ئەو لایەنەی کە هاوکار بۆ سەرپەرشتی بابەتەکە دەکات لێک تێگەیشتن هەبوو کە چۆن بتوانین باشترین خزمەت بۆ توشبوانی شێرپەنجە بەردەست بکەین. باشە دکتۆر ئێستا بارودۆخی نەخۆشخانەی هیوا چۆنە ئەگەر بە ڕێژەیەکی ساڵانەش هەبە پێم بڵێ چەند نەخۆش لە نەخۆشخانەی هیوا چارەسەرەکرێت. ئێمە ئەگەر بە شێوەیەکی گشتی باز لە ڕێژەی توشبوون بکەین کە بڵین زیاد دەکات ئەوە بێگومان شتێکی جیهانیە ساڵانە لە هەموو جیاندا زیاد دەکات ئەمە شتێک نییە ئێمە بڵین 100% ڕێگری لەکەین بەڵام ئەبێ کار لەسەرەوە بکەین کە پلانمان هەبێ بۆ زیادبوونی ئەم ژمارە بۆی تووشی ئەزمەی شوێن و دەرمان نەبین نەگە جیاز لە ساڵانی داهاتووتردا و ئەگەر باز لەوە بکەین ڕۆژانە یاخود ژمارە ئەوانی کە چارەسەرەکرێ ئێمە لە نەخۆشخانە هیوا بنزیکەی ڕۆژانە 600 بۆ 800 کەس سەردانکەر هەیە کە ئەمانە پشکنینی جۆرا و جۆر و وەرگرتنی چارەسەر و بینین لەلایەن پزیشکەوە ئەنجام دەدرێت و زایدەن نزیکەی ئەتوان بڵێم 15 بۆ 20 حاڵەتی نوێ تۆمار دەکرێت ڕۆژیشە بۆ لەو ژمارەیە زیاتر بووە واتە بە شێوەیەکی گشتی ئامارەکان زیاد دەکات و ئەمە ئێمە دەبێت کار لەسەرەوە بکەین کە ئایا دە ساڵی ڕابردوو کە بەم شێوازە ئامارەکان کە لە هەموو جیهاندا زیاد دەکات ئایا پلانی دروستکردنی سەنتەری دەزی شارکردنی پێشوەختە کاری لەسەر کراوە ئایا پلانی دروستکردنی نەخۆشخانەی هیوای گەورە و سەنتەری نوێی شێرپەنجە هەیە لە هەرێمی کوردستان ئایا بیر لە زیادکردنی ئەو بودجەیە کراوەتەوە کە تەرخان کراوە بۆ شێرپەنجە و ئایا بە فعلیش ئەو بودجەیەکی فعلیە کە تەرخان کراوە لەسەر داهاتێکی نەبراوەی ئەتوان بڵم گرنتیە کە بتوانین ئێمە هەموو ساڵێ ئەو خەرجیانی کە پێویستمانە لە دەرمان و ئەجیزە و پێداویستی پزیشکی و تاقیگەی دەتوانین دابینیکەین ئەمە پرۆسەی شێرپەنجە یعنی کە دەوترێت ئامار زیادی کردووە ئایا مەترسیدارە ئێمە ناڵین وڵا با هاوڵاتیان بترسن ئیتر تەواو شێرپەنجە زیادی کردووە شێرپەنجە هەر زیاد دەکات و ئەگەر بە ڕێژەیی ژوەری بگرین هەرچەند ئێمە تاسە ئامارێکی وردی ژماری دانیشتوان لەبەردەست نییە بەس ئەگەر بە ڕێژەی وەری بگری ئێمە هێشتا لە خوار وڵاتانی پێشکەوتوون وڵاتانی ئەوروپا و ئەمریکای واتە ئێمە پێشببینیمان بۆ ساڵانی داهاتوو بێگومان شێرپەنجە زیاد دەکاتەوە بیرمان نەچێ بەشێکی زۆری شێرپەنجەکان شێرپەنجەی بۆ ماوەیین کە ڕەنگە بە تەنها لە ڕێگەی هۆشیاری تەندروستی و بوونی سنتەری ڕووماڵی پێشوەختەی شێرپەنجەوە بتوانین ڕێگری لە زیادبوون یاخود لە ئەتوانم بڵێن تەشەنەکردنی دەرەجەکانی شێرپەنجە بکەین چکە زۆر جار شێرپەنجە ئەو هەر توژە بێت کەسەکە بەڵام گرنگە تۆ لە قۆناغە سەرەتایەکانە بیکەی کە هەم بودجە دەگەڕێتەوە بۆ حکوومەت و لە هەمان کاتدا نەخۆشەکەش کەمترین ناڕەحەتی لە وەرگرتنی چارەسەر دەبینێت و بە زووترین کات چاک دەبێتەوە. بەڵێ دکتۆریات بەردەوام لەگەڵمان بمێنەرەوە من ئەگەڕێمەوە لای گۆران شاخوان کە لێرەیە وەکو نووسەر و یاخود هەم میدیاکارێکیش کە مێژە لەگەڵمانە ئەو کتێبەی چاپ کردووە بزانین هەستی خۆبەخشی لە لای گۆران چۆنە گوێزرێتەوە بۆ گەنجان. گۆران پەمان بڵێ کاتێکە ئەم پەرتوکان وسی هەڵبەت ماندووبوونێکی زۆریەوێ کاتێکی زۆریەوێ کە تۆ بتوانیت بەرهەمەکەی وەرگریتەوە بەڵام ئێستش ئامادەی بەرهەمەکەت ببەخشیت کە ئەمە وای کردووە جوانتر و پیرۆستر بێت. وتەی تۆ چییە بۆ گەنجان بۆ هەموو کەس نەک هەر تەنها گەنجان
ینی بەڕاستی ئەبێ بەخشین ببێتە بەشێک لە کللتورمان جارێکی دیکات ینی دووپاتێکەمەوە لەسەر ئەمە و بتوانین ببەخشین گرنگ نییە ئەمە کاتێک کە باسی بەخشینەکەن ئیلا دەبێت پارە ببەخشین هەرچیمانە بتوانین بیبەخشین ینی بەڵام بەڕاستی من بەو شێوە دڵخۆش نەبووم چونکە مەڕاستیمی ئەو کتێبم لە زۆربەی شارەکان کردێ لە ناوەندەکانی خوێندنم کردیا چوومە لەوێ کە کتێبەکە باس لە ناوەڕۆکی کتێبەکە کراوە ناساندراوە دواتر گوتیمە کە داهاتی ئەو کتێبە کاکە بۆ گیرفانی من نیە وەزیری تەندروستی بەرپرسی سندوقی کۆمەک ئاگادارە ئێمە پارەمان خستۆتە سەر حیساب بانکیەوان کتێبەکە بۆ توشبوانی شێرپەنجەیە ڕەنگە خزمێکی تو بەدەستەم نەخۆشیەوە بناڵێ لەوانەیە کەسێکی تۆ بێ هەموو کەسی کۆمەلگە کەسی ئێمەیە ڕەنگە پێویستیان پێبێت بڕاتە بێت لە زۆربەی شوێنەکان بۆ نمونە کتێبەکە ڕۆیشتووە بە نیوەی نەک نیوەی بە چارەژیش ئەو پارە کۆ نەکراوەتەوەی بردوێتی پارەی نەداوە بەداخەوە ینی بەڵام ئەوەی تۆ گەیاندوتە هەستە خۆبەخشیەکەیە ون نابێت هەموو کات تاکێگە توانێت کۆمەلگەیەک بگۆڕێ گۆران من زۆر خۆشحاڵ بووم هەمیشە سەرکەوتوبی ئێمە و بینەر و بیسەریش چاومان ڕوون کە بە ئەزمونێکی باشەوە بەرهەمێکی باشەوە هاتیتەوە ئێرە و بە هیوای بەردەوامیت سپاس بۆ تۆ زۆر سپاس بۆ ئێوەش دکتۆر ئەگەر بگەڕێمەوە لای تۆ پێم بڵێ ئێستا بە هەمان شێوەی کە بە بەردەوام هەبوو و جارانیش کەسانی خۆبەخش لە ناو نەخۆشخانەی هیوا خزمەتە گەێنن ئاستی خۆبەخشی لە ناو نەخۆشخانەکە چۆنە بە تایبەت ئێوە بەشێکی زۆر لە کارمەندتان هەیە کە خۆبەخشانە خزمەتەکەن بەڵێ بێگومان بابەتی خۆبەخشی ئەوە بابەتێکی نوێ نییە بە حکمیەوەی تۆ نەخۆشخانەیەک تەیە لە 2007ەوە دامەزراوە زیاد لە 15 ساڵە خزمەتەکە و زیاد لە 10 ساڵە بەداخەوە هیچ دامەزراندنێک بۆ کارمەندانی تەندروستی بوونی نەبووە و بە فعلیش کە نەخۆش زیاد دەکات و لە هەموو عێراق و هەرێمی کوردستان و نەخۆش سەردانی کردوین ئەمە ناچاری کردووی تۆ پەرە بە خزمەت گوزاریەکانە بی کۆڵەکەی خزمەتگوزاری کەتی تەندروستیش کۆڵەکەی بریتە لە سەرچاوە مرۆیەکان کە لە پزیشکان و کارمەندی تەندروستی و ئیداری و کارژێڕی و هەموو کارگوزاران و یەکەکانی ترەگرێتەوە بێگومان کارمەندانی تەندروستی توانم بڵێم لە ئێستادا نەخۆشخانە هیوا زیاد لە 100 خۆبەخش تێیدا خزمەت دەکات کە ئەمانە جێی تەقدیرن کە ئەو بڕە پارەی کە بۆیان دابین کراوە کە بەڕاستی لەلایەن ئیداری گشتیەکێتی نیشتیمانی کوردستانەوە بۆیان دابین کراوە ئەگەر ئەم بڕە پارەی ڕۆژێ ببڕێت ئەمانە ناتوانن بەڵام سەرڕای ئەوە ئەمان دڵنیام ئەو هیلایکی پێشکەشی ئەەکەن زیاترە لەوەی کە وەری دەگرن چکە ئێمە ئەمانە لە کاتژمێر هەشتی بەیانیوە داوامەکەن تا 5 ئێوارە جگەلەوە چەندینیان کە دەوامی 12 ساعتیەکەن و شەو دەمێننەوە و شەو نخونیەکەن بێگومان ئەگەر ئەو ڕۆحیە خۆبەخشی و ئەو هەز بە مەسئولیات و ئەرکێکی ئەخلاقی و دینی و ئینسانی سریان نەکردا ڕەنگە نەیانتوانیە بەردەوام بن ئەمە جگەلەوەی کە ئێمە لە هەموو بەشەکانی تریش چەندین بەشی ترمانەیە کە خۆبەخشی تیاکە بێ بە بەرامبەریان لێرە کار دەکەن و خزمەت بە و توشبوانە دەکەن و ئەمە ڕەنگە شتێکی جیهانی بێ ئێمە چەندین ڕێکخراویشمانەیە کە خۆبەخشانە ئەندامیان هەبوو هاتوون لەم نەخۆشخانەیە کاریان کردو لەسەر کۆکردنەوەی هاوکاری و پێشکەشکردنی خزمەتگوزاری بە هەر جۆرێک لە جۆرەکان بێ ڕەنگە هەندێک کەس بە شێوەی مادی هەندێک کەس بە شێوەی معنەوی هەندێک کەس بە شێوەی دڵخۆشکردنی مناڵەکانی بەشی مناڵان لە نەخۆشخانە هیوا هاوکار بووبێتن ئەمە جگەلەوەی چەندین ڕێکخراویشە بۆ کە بەڕاستی هەمیشە هاوکار بوون و خۆبەخشێکی زۆر تیا کاریان کردو لەوانە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستانە کە بەشێکی ئەرکێکی قورس کە لایانی دەرونی و ئەتوانم بڵێم توێژینەوەی توێژەرەوەی کۆمەڵایەتیان داناوە بۆ بەشی مناڵان چکە خۆت دەزانیت توشبوانی شێرپەنجە چەندێ پێویستیان بە چارەسەری پزیشکی بینین لەلایەن پزیشکی پسپۆڕی ئەوەندە پێویستیان بە پاڵپشتی معنەوی هەیە پاڵپشتی دەرونی هەیە واتە ئێمە کە خۆبەخشێک جاری وایەت لێرە پارچە میوزیکێک پێشکەشەوە بەو مناڵانە دەکات لا ئێمە بە شتێکی زۆر گەورە دەیبینین باشە دکتۆر یاد نەقشبەندی بەڕێوەبەری نەخۆشخانەی هیوا سپاس کە لەگەڵمان بووی بە هیوای بەردەوامیتان و هەمیشە ماندوونە ناسی ئێوە و کارمەندان و خۆبەخشانیش لەبەر چاوەگیرێ و ماندوونە بن.
لە مەدریدی پایتەختی ئیسپانیا بە هەزاران مەڕ و بزن بە ناوەڕاستی شارەکە تێپەڕن لە فستیڤالێکی تایبەتە کە لە هەمان کاداوەک و ناڕزایەتێکیشە لە دژی بە شارکردنی کێڵگەکان ساڵانە شوانەکان لە کاتی گۆڕانی کەشوها ئەم کاراکەن و مەڕووماڵاتەکانیان لە کوێستانەکانی باکووری ئیسپانیا گوێزنەوە بۆ ناوچە گەرمەکانی باشوور بۆ مەش یەکێک لە شەقامە گشتەکانی شاری مەدرید بەکارهێنن کە لە کۆندا و پێش شارستانیت هەر بەم ڕێگەیەدا هاتوچۆیان کردووە ڕێگەی باوباپیرانیان بووە بۆ گواستنەوەی ماڵاتەکانیان. مەدریدی پایتەختی ئیسپانیایە جممەی دێت لە مەڕ و بزن. دەنگی زەنگوڵی مەڕ و بزنەکان لە سەنتەری شارە مۆدێرنەکە دەنگ دەداتەوە. شوانی مەڕ و بزنەکان دەڵێن ئەم ڕێگایە لە کۆندا ڕێگەی گوزەری ئاژەڵەکان بووە لە کاتی گۆڕانی وەرزەکان و پلەکانی گەرما. کاتێک کێلگەکان لە باشوور وشک دەبن شوانەکان زیاتر لە 1000 کیلۆمەتر بەرەوچیاکانی باکوور کۆچ دەکەن. ئێستا لەوێ هەموو شتێک بە بەفردا پۆشراوە بەڵام لە مانگی 6دا بەفرەکە دەتوێتەوە و ئێمە لە کاتی گونجاو دەدەگەینە لە وەرگە سروشتیەکان. شوانەکان لە بەهارێکی ئەفسوناویدا دەژین. خەڵکی لە ناویشیاندا ژمارەیەکی زۆری گەنج بە جۆش و خڕۆشەوە لەسەر ڕێگاکە کۆبوونەتەوە بۆ ئەوەی سەیری تێپەڕبوونی مێگەلەکە بکەن و وێنەیان لەگەڵدا بگرن. دیمەنێکی سەیرە کە لە شار و شوێنێکی ئاوادا مەڕەکان دەبینین. بەڕێکەوت ئێمە لێرە بووین و پێم وابێت ئەمە بیرۆکەیەکی زۆر باشە. لە هەمان کاتدا زۆر نامۆیە. ئەم ڕێگای مەدرید بەشێکە لەو ڕێگە دوور و درێژە 125,000 کیلۆمەتریەی کە شوانەکان لەگەڵ مەڕووماڵاتەکانیان لە کاتی گۆڕانی وەرزەکاندا دەیبڕن. ئەم فێستیڤاڵە لە ساڵی 1994ەوە لە شاری مەدرید بەردەوامە و لە چەند شار و شارۆچکەیەکی ئیتالیا و فەڕەنسا و ئەمریکاش ئەنجام دەدرێت. هۆی پرۆگرامی بەیانی 24م پێشکەشکردن دووبارە بە هیوای ڕۆژێکی خۆش.